بسم الله الرحمن الرحيم بحق شاری کەرکووک وەکو ناسراوە عێراقیشی بچکۆلانەیە واتە ئەوەی کەوا ئاینە و ئەوەی کەوا نەتەوەیە لە شاری کەرکووک کۆبووتەوە بەحقیقت لە شاری کەرکووک ململانەی ئاینی نییە لە کەرکووک ململانەی قەومی هەیە لە کەرکووک ململانەی سیاسی هەیە ئەوەی کەوا لە کەرکووک ئەبینرێ ڕۆژێ ڕۆژان لە 2023 تاکو ئێستاکە هیچ کاتێ بەدی نەکراوە کە ململانێکی ئاینی لە شاری کەرکووک ڕوو بدا یاخود کارەساتێکی ئاینی لە بینی نەتەوەکانی کەرکووک و ئاینەکانی کەرکووک ڕوو بدا ئەوەی کە لە کەرکووک ڕوئەدا بەڕاستی کێشەی سیاسیە کێشەی قەومیە جا ئەوەی کەوا ئەمڕۆژ بۆتە کێشە بۆ خەڵکی کەرکووک ئەوەیەکەوە خزمەت گوزاری لە شاری کەرکووک زۆر کەمە کارەبا هەر زۆر کەمە ئاو زۆر کەمە ئەوەی کەوا بەدی ئەکرێت لە شاری کەرکووک ئەوەیەکەوە کەم و کورتی لەلایەن خزمەت گوزاریەوە هەیە هەرچەندە پێمان وایە کار دەکرێت بەڵام لەو ئاسانیە کەوا خەڵکی کەرکووک پێویستیان پێێتی و شایانی ئەو خزمەت گوزاریە بن. ئەمە وەکو مامۆستایانی ئاینی لە شاری کەرکووک لە دوای 2023 تاکو ئێستاکە بە کورد بە عەرەب بە تورکمان بە شیعە بە سوننا بە موسڵمان و بە غەیری موسڵمان هەموو پیاوانی ئاینی بەردەوام کاریان لەسەر ئەوە کردووەکەوە شاری کەرکووک یەکریزی بپارێزرێ لە شاری کەرکووک ململانەی ئاینی دروست نەبێ بەڵام ئەوەی کەوا جێی داخ و ئەسەفە سیاسەکان بۆ ڕازینین بەردەوام خیتابی تشەنجیان هەیە و ئەو خیتابش بۆتەوە ئەوەی کەوا خەڵکی کەرکووک دابشکەن بەسەر نەتەوەکانە جا بۆیە ئێمە لێرەوە خیتابمان ئەوەیە وتارمان ئەوەیەکەوە شاری کەرکووک پێویستی بە خیتابێکی میانڕەوە خیتابێک بۆ ئەوەیەکەوە هەموو پێکاتەکان کۆکاتەوە بەڵێ بێگومان مامۆستایانی ئاینی بەردەوام بۆ کارە هەستاون و لە بۆنە کۆمەڵایەتەکاندا بەردەوام ئەوە خیتابمانە و بەردەوام ئێمە لە کەرکووک یەک ئەبینینەوە کە بەس لێرەدا کە هەولێر یەکبینین لە کەرکووک بەردەوام مامۆستاکان یەک ئەبینن لە هەموو ئاینەکان جا بۆ ئێستا تەماشاکەی لێرە کۆمەڵی ئاین هەیە کە لە کەرکووکەیە لەوانەیە لە شارەکانی عێراق هەر نەبیسرابێتن بەڵام ئێمە بەردەوام پێکەوەین بۆ یەکو باسم کرد دووبارەیەکەمەوە بە درێژایی 20 ساڵی ڕابردوو لەگەڵ هەموو ئەو کێشانەی کە لە کەرکووکەیە نەمانهێشتووە کێشەی ئاینی لە کەرکووک دروست بێ بەڵام ئەوەی کەوا جێی داخاوەکو باسمان کرد سیاسەکان کێشەی نەتەوەیەتی دروستەکەن بۆیە شاری کەرکووکیان دابشکرو بەسەر کورد و عەرەب و تورکمانە جا بۆیە ئێمە تکامان وایە کەوا ئەم ململانەیە قەومی و نەتەوەیەتیە نەمێنێت چکا کەرکووک بە هەموویەوە جوانە و هیچ کەسێک لە کەرکووک ناتوانێت بەبێ ئەوەی تر هەڵکاو بژی کەرکووک ئەبێ پێکەوە بێ کورد و عەرەب و تورکمان دەستان خۆش بێت. سوپاس.